سەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە ساڵی 2009 دامەزراوە. لەو ساڵی کە دامەزراوە سیستەمی هاوسەرۆکایەتی پەیڕەو دەکات کە ئەوش سیستەمێکی هەرە جوانی هاوسەنگی ڕەگەزایەتیە. شارەوانی بناری قەندیل لەو ڕۆژەی کە دامەزراوە بەبێ جیاوازی خزمەتی هەموو گوندەکانی بناری قەندیل و هەموو دانیشتوانی بناری قەندیل دەکات کە خۆی دەبینێتەوە لە 64 گوند و ساڵانە بەردەوام ڕێگەوبان پرت ئاو ئاوەڕۆ چاک دەکات. لە چوارچێوەی خزمەت و کار و خەباتی شارەوانیماندا ئەمڕۆ گەشتونە ڕێگەی ماونان خەزیێنە کە ڕێگەیەکی سەخت و دژوارە تەنها سارەی بەرز دەتوانێت هاتووی پێدا بکە. خۆشبەختانە ئەمڕۆ دەستمان پێ کردووە کە لە ماونان هەتا خەزیێنە ڕێگاکە چاک دەکەین. لە دۆڵی باڵیان بەگشتی خزمەت گوزارەکەمان بۆ هەموو گوندەکان بردووە. ڕێگای ماونان کۆیلا ئێستاژ ڕێگەی ماونان خەزیێنەیە و ڕێگای گشتی دۆڵی باڵیان و دروستکردنی پرد و دروستکردنی مزگەوتێک ئەو هەموو لە چوارچەوەی کار و خەباتی شارەوانیدا خۆی دەبینێتەوە. ئێمە بەگشتی خزمەتی هەموو گوندەکان دەکەین و ڕێگەی هەموو گوندەکانی بناری قەندیلمان چاک کردووە. ڕێگەی بەستێ مارەد و ڕێگەی ئالیێڕەش سەرخان زێوکە ئەوانە بەگشتی هەموو خزمەت گوزارەکانمان گەیاندۆتە ئەوێ بە چاکردنی ڕێگا و خانکردنەوەی زبڵ و خاشاکیان و دروستکردنی پرد و نۆژەنکردنەوەی پردەکانیان لەم ساڵدا و کار و خەباتی شارانی و بەردەوام ئێستاش هەر بەردەوامە. ئەوەندەی دەستمان پێ بگا و لە تواناماندا هەبێ لە توانای شارانی بناری قەندیلدا هەبێ ئێمە خزمەتی هاوڵاتیانی بناری قەندیل و گوندەکانی بناری قەندیل دەکەین چونکە کاری لە پێشینەی ئێمە خزمەتکردنی هاوڵاتیانی بناری قەندیلە و شارەوانی بناری قەندیل پێک دێ لە هاوڵاتیان بناری قەندیل ئەمەش بۆیە کاری لە پێشینەمانە. سەرەتا بەخێر بن ناوچەی باڵەکاتی و خۆتان گادارن شوێنێکی شاخاویە ساڵانە بەفر و بارانێکی زۆرە بارێ ئەو ڕێگەیانش بۆ ماوەی چەند ساڵانێکە کە خزمەت نەکرا و خایان نەکراوەتەوە. ئەو ساڵ شارەوانی بناری قەندیل لەسەر مەسروف و ئەرچی خۆی هەستاوە بە نۆژەنکردنەوەی جادەکانی دۆڵ باڵیان بەڕاستیەوە جێگای دەستخۆشیە چونکە ساڵانە خەرجەکانی گوندێنەوە کاتێککە دێنەوە بەهاران ڕێگاکان گرفتیان بۆ دروست دەبێت و هاتوچۆتێدا ئەستەمە. ئەو ساڵ جێی دەستخۆشیە چونکە وەک بزانم بۆ هەموو منتیقەکەیەنە هەر گوندێک شوێنێکی تایبەت و دیاریکراوێ بۆ هەموو ناوچەکەیە جێگای دەستخۆشیە و ئیشێکی باشە و چونکە هاوڵاتیانیش بەڕاستی دەستخۆشیان لێکەن و ینی بۆ ئەرکماندبوونیان دڵخۆشن و کە ئاوا یان لە خزمەتی خەڵکی منتیقەکە دایەنە و نەیاڵان ڕێگابانەکان گرفتیان بۆ دروست بێت و بۆی هاوڵاتیان ساڵانە بتوانن بێنەوە سەر زێدی خۆیان بۆ کوشتتوکاڵکردن و باغداری و ئۆشتانەی کە دێنەوە گوند. والله برنامجی دەستخۆشە لەگەڵ لەبەر شارەوانی بناری قەندیل نەبێمە تقریبا هەموو ڕێنەکەونەوە بەس بەزستان و بە ئاینەوە ئەوەی خەمخۆر بی بەس شارەوانی بناری قەندیل بەڕاستی حکومەت ئاهیمالی کردین ئەوە بەڕاستی هەر ئینتیمان بە وڵاتی بە منتیقەی مەنادا ئەگەر بەر شارەوانی نەبی ئەمە بەخوای نەدستانێ و نە ئاوینێ ڕێوماوان نامینن بەڵا ئەو هەردەگە شتەکن لێ قەمە بەڕاستی زوون بەهاوە ناوەدێت جا هەم بەفربی هەم لافاوبی لە هەمەشتی بەڕاستی هاوکاریتن ئەوە لە مزگەوتکردنەوێ دەست پێشخەر بوو بەڕاستی ئەگە دەست پێشخەر نەبالەوانەیە ئەو ساڵ نەکراباوە بەڕاستی شارەوانی دەورێکی زۆری هەبوو لە مزگەوتکردنەوێ ڕێگای کۆویلی خاوێن کردیتەوە هەمووی چاوڕێژ کردیتەوە ئەوە ڕێی خەزینێ و ماونان خەریکی چاوڕێژ و پەستینەوەیکی دا بە تایبەتی باڵیان بە زۆری ئیشەکە هەمووی شارەوانی بناری قەندیلە.